طبعا ئەوانەی کە ئێڵێ مەسا هەمووتان نەزانن هەمووی لەم جاهیلیەتە سەردەمەیە تۆختر بۆ تۆ دەرکەوتو و بالعکسیش لەم سەردەمەیە ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهی لێ کردووە غەربەیکا بە مۆدێلێک و ئەیداتەوە بە مسلمانان وەکو ئەو قژەکە لەسەرەوە قردێلەیەکی گەورەی بۆ ئەکەن و سەرپۆشەکەی بەسەر ئەدەنەوە بۆ ئەوەی بالضبط مخالفەی حەدیسەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەش تەبەڕوج الجاهلیەة الأولاکەیە کە مخالف بە ئیسلام. یەکێکی تر ئەهلی تەفسیر مجاهیدە فەرمێ تەبەڕوج الجاهلیەة الأولا بریتی بوو لە ڕۆیشتنی لەنجەولاری ژنەکە بە ناو پیاوانە. ئیبن عەطیە فەرمێ بریتی بوو لەوەی کە ئافرەتانی کافران پیاوان غیرەتیان لەسەریان نەبوو کە تێکەڵ بە پیاوانە بوون و حیلکە حیلک و قسەکردن و یان بەبێ حیجابی ژەڕۆیشت. هەریەکێ لەمانە ئێستا ئەمانە کە ئەهلی تەفسیر لێکیان داوەتەوە کە تەبەڕوج الجاهلیە تەبەڕوجەکە بریتیە لەمە، بەڵام کە دێن بە شێوەیەکی گشتیە سەیرەکەینەوە ئەڵێن تەبەڕوجەکە بریتیە لە چی؟ بریتیە لەمانەی خوارەوە. یەکەم لابردنی حیجاب. ئەسڵەوەی کە ئافرەتی مسلمانە بێ خۆی داپۆشێ بە تاقی تەنیا نوێژەکە لە ژوورێکە هەر خۆیەتی دەرگای داخستووە بەڵام ناکرێ سەری ڕوود ناکرێ موویەکی بە دەرەوە ئەبێ دیسان خۆی داپۆشێ. بۆ چکە خۆ داپۆشینەکە ئەسڵە لە ئافرەت. سفوری و خۆ ڕوودکردنەوەکە شتێکی شازن لا قانونیە بۆیە خوای پەروەردگار قبوڵی ناکە. ولا تبرجن تبرج الجاهلیة الأولى. هەروەها دەرخستنی ئەو شوێنانەی کە نابێت دەرکەون بۆ غەیری مەحرەم. ئەمە ئافرەتە لەگەڵ باوکیەتی لەگەڵ برایەتی لەگەڵ خاڵێتی لەگەڵ مامێتی لەگەڵ ئەم مەحرەمانایەتی ئاسایی قۆڵی هەڵکردو ئاساییە سەرپۆشی لابردو، بەڵام ناشە شوبراکەی لەوەیە سەری ڕوود کردو. چ جایەوەکی ئێستا ئافرەتی کورد مەمچی دەرێنە شیرەدا بە خەڵک لە مەجموعەیەکی پیاوان دانیشت. ئەمە بەڕاستی شتێکی زۆر گەورە، جاهیلیەتێکی زۆر خەتەرترە لەوەی پێشوو، تاریکتریشە لەو. ئەمە من باز لە ئافرەتە مسلمانەکانەکەم، باز لە ئافرەتە بەرەڵاکانی کۆمەڵگەی سەرمایەداری ناکەم کە ئێستا کەوتونەتە ژەر کاریگەری ئاڕاستەی ئەمریکا و احتیلال و هەروەها ڕێکخراوە مەدەنیەکانی ئەوروپا. هەروەها ئەو ڕۆیشتنی لەنجەولارەش کە ئافرەتە ڕوا ڕۆیشتنی لەنجەولار هەمووتان نەزانن شێوازی ئیسارەکردنە. جاری وایە پاژنە پێک پاژنە ئانەیەک لە پێکە پاژنەی پێڵاوکەی بەرزە بۆی سمتی بەرز دەرکەوێت بچەمێتەوە لەگەڵی. جاری وایە قەدی زۆر ئاوا بەرز کردوێت و بۆی مەمچی دەرخ پشتێنیشی بەستووە یا سوخمێک یا کەوایەکی لێرە تند کردو. جاری وایە ڕۆیشتنەکەیەتی بەڵام قاچەکانی ئاوا دانێ بۆی سمتی لە دواوە بجوڵێن بۆی وەکۆی لە عەرض الئەزیا ئایکە. جاری وایە وەلحاصل بە هەر شێوەیەک لەم شێوانە ڕۆیشتنەکانیش لەم تەبەڕوجی جاهیلیەیە. خوشکی مسلمانم تۆ ئەبێ بزانی کە خۆ دەرخستنت هەر تەبەڕوجی جاهیلی، لەنجەولارەکەت هەر تەبەڕوجی جاهیلیە، شێوازی جلوبەرگەکانیشت ئەگەر صفەتی پۆشاکی ئیسلامی پێوە نەبوو هەر جاهیلیت. چ جایەوێت تۆ برت کردو مکیاجت کردو خۆت ڕازاندوت و سنگ لێ دەرپەڕانەوە وەڵا حیجابیشت کرد. خۆت هەڵمە خەڵەتێن شتێک مەکە خوا بڕەنجێلێت. تەقواشە دەوەندە لە دڵ و دەرونا ببێ، ئیمانەکە دەوەندە بە قووەت ببێ بتوانی زەختی جاهیلیەت کە فڕێدێتە دەرەوە. هەروەها تێکەڵبوونی ژنان و پیاوان لە تەبەڕوجی جاهیلی. با حیجابیشت هەبێ، تۆ محەجەبەیەکی لە مەکتەبە خوێنی لە جامیعەی، کوڕانی تریش لەگەڵ تا هەن، تێکەڵن جامیعەکە خۆی تێکەڵە بە پێی سیستمی جاهیلیەتی کوردایەتی. بەڵام تۆ زەروری نییە تێکەڵاوێکە زۆر بکەیت، کە ئەڵەم زۆر بکەیت یعنی بە حەدی معقولی خۆی تێکەڵاوێکە شتێکی مەکروه نیە و جائیزە کە تۆ پرسیارێکت هەیە کەست دەست ناکەی لەو کوڕە موسڵمانەیە پرسی. لە ناو کوڕەکانیشە لەو کەسیان بپرسەکە بە تەقواتر و دیندارتر دیار، چونکە ئەویش بە حەدی وەڵامەکە جا بەداتەوەی تر زۆر قسەی تری بەدوای ناکە. ئەمما قسە بەدواییەکە هێنان یا خەلوەتکردن ئەوانە هەمووی تەبەڕوجی جاهیلیەتن و هەمووی حەرام. بەرکەوتنی جەستە بەرامبەر بە یەکتری هەر لەو تەبەڕوجە جاهیلیەیە، لە پاسا بێ لە قیتارا بێ هەر کەسێکە جەستت بەرجەستەی جنسەکەی بەرامبەرەکەوێ یا تەوقەت لەگەڵ یا کردووە یا ئەوەندە لێتەوە نزیک بۆ تۆ قژی کەوتۆتە سەری تۆ، ئەوانەش هەمووی تەبەڕوجی جاهیلی. هەروەها قسەکردنەکان، شێوازی قسەکردنەکان کە هەر یەکێک تەبعەن هەوا قسەکان هەر بۆ ژنان نین، بەس عادەتەن ژنەکان
کاریگەری جنسیان زۆرتر هەیە لە ئیسارەکردنی پیاوەکان چونکە ئەسڵ لە پیاوە جنسە واتە تێرکردنی جنسی بەڵام ئەسڵ لە ژنە خۆشەویستی و دەستکەوتنی ئەمان و زەمانە بۆیە ژن عادەتەن پیاوەکەی زیاتر خۆشەوی متعلقە بێ پێوەی پیاوەکە خۆی تێرەکاوە ڕوە مناعەتی نییە چێ وەلای ژنێکی تر بە حەڵاڵ یا بە حەرام تەبەڕوجی جاهیلیەتی یەکەم سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ کە جاهیلیەتی لەم صیفەتەیە بەکارهێناوە بە صیفەتی فسق بەکاریهێناوەت ولا تبرجن تبرج الجاهلية الأولى لبر ئافرەتانی مسلمان لە مجتمعی میسری خۆیە هەروە بوون هەروەکو چۆن لە مجتمعی کوردی ئێمە شاوایە وتم ئافرەتەکە مسلمانە لە لادێشە نوێژ و ڕۆژ و عیبادەت و دینێکی کلاسیکی وەرگرتە وەڵام مەمچی دەرێنێ و شیرەدا بە مناڵەکە کە لێ پرسی بۆ ئەڵێ خۆوایە ڕۆخۆ بە تەماعم تێناکەن چونکە ئەو لە پاچی خۆیەوە وا ئەزانێت تەماعی تێناکەن مادام شووی کردووە ئەو نازانێ ئەمانە تەماعیان لە دایک و خوشکیشانایە ئەوەی کە متەئسر بەم حەزارەت هەروەها ئەشەیە وەکووتمان ئافرەتێکی مسلمانە بە ڕۆژووە نوێژەکە بەڵام سافرێ ئافرەتێکی تر محەجەبەیە بە ڕۆژووە مسلمانە ملتەزیمە قورئانە خوێنێ بەڵام چاو برۆی کردو و مکیاجی کردو سنگی دەرپەڕان و شێوازی جلەکانی هەموو یا تەنکە یا تەسکە ئەوانش تەبەن تەبەڕوجی جاهیلی خوای پەروەردگارەمانەی هەموو حرام کردەوە سید قوتبیش ڕەحمەتی خوای لێبێت لە بەکارهێنانی ئەمانەیە هەمووی بەو شێوەیە بەکارهێناونەتەوە کە ئەمانە سیما و صیفەتی جاهیلی نابێ ئەهلی ئیسلام شوێنیان کەوێت نابێ ئەهلی ئیسلام ئەمانە وەربگرێت